سڵاوتان لەبێت و لە شار پرێسەوە ئەم کاتتان باش. لە چەند ڕۆژی ڕابردوودا هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆماری ئێران بەڕێوەچوو دیدگا و بیر و بۆچوون و ڕوئیای نوێی هێز و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ قۆناغی ئێستا و بۆ قۆناغی دوای هەڵبژاردن چییە؟ ئاخۆ سەرۆکی نوێی هەڵبژێردراوی ئێران چی نوێی لە هەکبەدایە؟ چۆن مامەڵە لەگەڵ دۆسیەکانی ناوخۆ و هاوکات سیاسەتی دەرەوە دەکات؟ بۆ گفتوگۆکردن لەو بارەیەوە میوانداری بەڕێز ئیبراهیم علیزادە سکرتێری کۆمەڵم کردووە. سڵاوت لێبێ کاک ئیبراهیم، ئەم کاتت باش. دەمەوێت پێشەوەی بچمە پرسیاری یەکەم سەرخۆشیتان لێ بکەم بە بۆنەی کۆچی دوایی یەکێک لە ئەندام و کادرەکانتانەوە بەڕێز فەرهاد شەعبان. سەرخۆشیمان هەیە بۆتان. زۆر سپاس بۆ ئێوە بەخێر بێن، سڵاوشمێ بۆ بینەرانی کاناڵەکەتان. زۆر سپاسیش بۆ سەرسڵامەتی سەبارەت کاک فەرهاد. زۆر سپاس. داهاتووی ئێران بەگشتی لە دوای هەڵبژاردنەکان چۆن دەبینین؟ دیدگاتان چییە بۆ قۆناغی دوای هەڵبژاردن؟ ئەوەی کە بە ئاشکرا دەبیندرێ چەند ڕاستین. یەکێک ئەوە کە بازنەی دەسەڵات لە ئێران هەتا هاتووە بەرتەزکتر بۆتەوە و زۆرێک لە کەسانی زۆر نزیک لە خۆشیان هەڵوەریون و لەوە دەچێت لە داهاتوویەک نزیکشتا هەڵوەرینی دیکەش ڕوو بدە. ئەوە مانای ئەوەیە کە ئەمان مەجبورن سیستمی حکومڕانی خۆیان بگۆڕن. ئەم گۆڕانکاریە پێش لە هەموو شتێک دانی دەسەڵاتی زۆرترە بە دەستگا ئەمنیەتیەکان و دەستگای پۆلیسی و سەربازی و پاسداران و ئەوانە. ئەمانە لە دەوری داهاتوودا مختەدیرتر و بە دەسەڵاتتر دەبن، هەم لە بواری کۆنتترۆلی وڵاتدا، هەم لە بواری تەنانەت ئابووری و لە بواری دیاریکردنی سیاسەتی دەرەوە. لە هەموو ئەوانەدا ئەوانە دەسەڵاتداری سەرەکی دەبن بە ئاشکرا. ئەمە گۆڕانکاریی مهمە. گۆڕانکاریی دیکە ئەوەیە کە ئەمانە خۆیان حاضر دەکەن بۆ دوای خامنەیش کە تەمەنی چۆتە سەرێ و ممکنە نەگاتە تا کۆتایی ئەم دەورێژ، لەبەرەوە خۆیان حاضر دەکەن بۆ ئەوە بازێک پێشبینی تایبەت بە خۆشیان کردو بۆ ئەوە. گۆڕانکاری دیکە لە خوارەوەی کۆمەلگای ئێران لە خوارەوە ئەکوڵێ بارودۆخی ئەختەسە ئابووری خەڵک یەکجار زۆر دژوارە و لەو بناو هەڵبژاردنەشدا نیشانیاندا خەڵک ینی بێزاری خۆیان دەربڕی و لە واقعدا وەکو زۆر کەسیش دەڵێ ئەمە وەکو ڕەفراندۆمێک بوو بۆ نەفیکردنەوەی حکوومەتی ئیسلامی. زۆر باشە. لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی کوردستان بەشێک لە خەڵکی ڕۆژهەڵات بایکۆتی هەڵبژاردنەکان کرد. ئەم بایکۆتکردنە خۆڕسک بوو، هەڵوێستێکی خۆڕسکانی هاوڵاتیان بوو، یاخود ئێوە ڕۆڵتان هەبوو لە بایکۆتکردنی خەڵکی ڕۆژهەڵات؟ بێگومان خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و کۆم و خەڵکی ئێران لەو ڕژیمە بێزارن و بەتایبەت بێزارتریشن و هەر لە سەرەتای 79ەوە کە ڕژیمە هاتووە سەرکار تا ئێستا دەسەڵاتی ئەو ڕژیمان بردووتە ژێرپرسیار، نەکەر شەرعیەتی بەڵکە دەسەڵاتی لە ژێرپرسیاردا بوو. لەم دەورێژدا ئەم بایکۆتکردنە زۆر بەرینتر بوو لە جاران. تەبان هەردووکی بوو، ینی هەم جەماوەری خەڵک خۆی ناڕازیە و هەم حیزبە سیاسیەکانیش بۆ یەکەم شاید بڵام بۆ یەکەم جار بوو کە یەک دەنگێکی کۆدەنگێکی تەواویان هەبوو لە بایکۆتکردنی هەڵبژاردن و ئەگەر ئەمایان تێنەخست و ئەو بۆ خۆیان ئەترافیان کردووە کە بێگومان دەستکاری کراوە. بۆ نمونە لە شاری سنە 26% خەڵک بەشداری کردووە، لە شاری سەقز 26 یا 27% خەڵک بەشداری کردووە. ئەوە ئامارێکە کە خۆیان دەیدەن. باش، ئەم بەشداری نەکردن یاخود ئەم بایکۆتکردنی هەڵبژاردن تا چەند کاریگەری لەسەر سیاسەتی ئێران دەبێت؟ تا ئەو جێگای کە بە جەماوەری خەڵک مەربووتە وەرەی خەڵکی بردوۆتە سەرێ و خەڵک فرسەتێکی پێدا کرد لە ئێران کە بە دەستە جەمعی نایەکی گەورە بڵێ بە ڕووی پراکتیکیەوە هیچ گۆڕانکاریەک لەسەر ساحەی سیاسی ئێران دروست بکات. لە ساحەی سیاسی وەختی بڕوا بخۆ لەنێو خەڵکا تەقویەت بێ، ڕێگای تازە، ڕێگای نوێ بۆ خەبات و بۆ بەربەرەکانی لەگەڵ ڕژیمی کۆماری ئیسلامی دەبیندرێتەوە و من پێم وایە لە مانگەکانی ئایندەدا ئێمە شاهیدی جۆرێک لە پوختەجی و جۆرێک لە کارڕازم و کارامەیی لە ئەترازات و ناڕزاتی خەڵک دەبینین کە ڕێگا نادا بە جمهوری ئیسلامی بە مەیلی خۆی زەبر و زەنگ بەکاربێنی. باش، ئێوە هیچ ڕێگایەکی نوێ لە دوای هەڵبژاردننی سەرۆک کۆماری نوێ لە ئێران وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆنی کوردی لە ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستان هیچ ڕێگایەکی نوێ بۆ مامەڵەکردن لەگەڵ
سیاسەتی نوێی ئێران هەیە یاخود پێتان وایە ئەکرێ لە قۆناغی دوای هەڵبژاردنە جۆرێکی تر لە دیدگایەکی نوێی سیاسیتان هەبێ بەرامبەر بە ئێران؟ ئەمەی کە خەڵک بەگشتی ڕفراندۆمی بایکۆت کرد ینی ئێرادەی جەمعی خۆی بە شێوەیەکی بەبێ خەتەر بەبێ نیگەرانی دەربڕی ئەوە خۆی ڕێگانیشان دەدا. من پێ وایە بەم زوانە ئێمە شاهدی خۆشمان هاندەری دەبین، کۆمەڵێک مانگرتنی گشتی دەبین، کۆمەڵی حرەکەت دەبین کە هەوڵ دەدا بۆ ئەوەی کە هێزەکانی کۆماری ئیسلامی زەوی گیر بکە، یعنی قدرەتی تەحەڕوک و مانۆڕیان لێ بستێنێتەوە. من پێ وایە ئەم دەورەی ئەوەی کە خەڵک هەمووی بەلێژاو ئافەوی بڕژێتە سەرشەقام. کاتە پێتان وایە فایلەکەی سەرۆکی نوێ، فایلەکەی ڕئیسی هیچ شتێکی نوێ و باشی بۆ کورد تێدا نیە؟ نەکرد بۆ کورد بۆ هیچ کاتێک بۆ هیچ تاکێکی ئێرانی هیچ شتێکی تێدا نیە، نەبوو ژن، نەبوو کرێکار، نەبوو بۆ هیچ، نەبوو ئەوەکردانێک بخاتە سفرەی خەڵکەوە. ئەوە لە منازەرەی هەڵبژاردننی ئەو دووسی هەفتەی ڕابردوودا کە لە تەلەڤیزیۆنەکان بڵاو بە ئاشکرا دەرکەوت. فقط کۆمەڵێک بەڵێنی بێبنەما بەبێ ئەوەی کە بڵێن کە چۆنی دابیندەکان بەبەوەی هیچ پرۆژەیەکی لێ ڕەساو بکرێت، فقط ئەوە بوو لەبەرەوە نەخێر ئەمان ئیمکانی ئەویان هەیە لەبەرەوەی ئابوووریان زۆر دژوارە و ناشتوانن بە ئاسانی دەست لە پرۆژەی ئەمنیەتی خۆیان هەڵگرن و بۆیان سەرەکیە تەنیا ڕێگای بۆمانەوەی خۆیان، بۆیە پوڵ و پارێش کە دەستیان کە هەر خەرجی ئەو بوارانەی دەکەن. ئابووری ئێرانیش وها داڕماوە بە ڕێفۆرم عیلاجی نایە. ینی ئێستا وڵات دەمەوێت حتمما لەبارەی باڵی ڕێفۆرم خوازەکانی ناو ئێرانەوە بۆ چونتان بزانم تا چەند لەم هەڵبژاردنەیە ڕۆڵیان هەبوو، بۆچی جارێکی دیکە نەیانتوانی بچنە ئاستێکی باڵا و کاریگەریەکی ئەوتوان هەبێت لەسەر ئاستی باڵا. هۆکاری ئەسلەکەی ئەوەیە ئەوڵەن ئێرادەی سیاسیان نییە، وەسانیان پرۆژەیەکی جیاوازیشان نییە. ئەوان لە واقعدا ڕێفۆرم خواز نین، ئەوان جۆرێک لە استمراری ئەو ڕژیمیان دەبێت بە شێوەیەکی دیکە. ئێمە پێ دەڵێن لێران پێڵێن ئیستیحالە، یعنی جۆرێک گۆڕانکاری بەبێ ئەوەی کە ئەو ڕژیمە تەکانوشەکانێکی ئەساسی بخوا. ئەوان ئەویان دەبێت دەنا ڕێفۆرمێکی جددی لە نێوچاوانیاندا نابینێ. لە استراتیژیەتی قوڵی ئێراندا ڕێفۆرم خوازەکان هیچ جیاوازیەکیان نییە لەگەڵ باڵی محافزکارەکان؟ تەمان جیاوازی هەیە، ئەوە هیچ جیاوازیشان نەبێ، بەڵام ئەو جیاوازیە لە ئستراتێژیاندایە بۆ پاراستنی ڕژیم. مەسەلەن ئەوان دەڵێن پەیوەندیمان دەگەڵ ڕۆژاوە ئاسایی بێتەوە، ئەوان دەڵێن ئەو گیرگرفتانی کە لەسەر ڕێگای سەرمایەی خارجی هەیە بۆ ئێران ئەو گیرگرفتانە لە بەیم بچێ. ئەوان بەو شدەتەی تونندڕەوەکان ئەوان لە هەنگری دەستێوەردان لە کاروباری ناوچەیی نین. لەوانەدا تەعاان جیاوازیان هەیە، بەڵام تا ئەو جێگایی کە بە ژیانی کۆمەڵانی خەڵک مەربووتە پرۆژێکی جیاوازمان لێ نەدیون و لە دەورەیەکی 8 ساڵەشدا هاتنە سەرکار، بەڵام ئێرادەی ئەویان نەبوو کە بەرامبەر بە ئەو ناوەندی ئەسڵی دەسەڵات کە عیبارەت بوو لە پاسداران و ویلایەتی فەقیه بەرامبەر بەوانە هیچ کاردانەوەیشان هەبێ. بۆیە خەڵکی ئێران بە تەواوی لیان بێ ئومێد بوون و ئەو ریفراندۆمە و ئەو هەڵبژاردنە بەستا ئەوەش نیشانی دا کە تەواوەن خەڵک بێئومێدە لە ئەوەی کە ئەو ڕژیمە ئیسلاح بکرێت. باشە، بەشی هەرە زۆری هێز و لایەنە سیاسیە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەم هەڵبژاردنە ئێرانیان وەک شانۆیەکی سیاسی وێنا کرد. بۆچی پێتان وایە بە گشتی مەبەستم ئەمە شانۆیەکی سیاسی لە کاتێکە لەسەر ئاستی ئێران نەک لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی کوردستان خەڵکێکی زۆر بەشداری لە هەڵبژاردنەکەیان کرد و شەرعیەتی پێداوە؟ شەرعیەت بوو کۆماری ئیسلامی هەر لە ڕۆژی ئەوڵەوە نەبووە. لە وڵاتێکدا کە دموکراسی نەبێ، کە ئازادی ڕادەربڕین نەبێ، کە حیزبی سیاسی نەبێ، کە سەرکوت و زیندان و ئەشکەنجە حاکم بێ، لە وڵات هیاوادا هەڵبژاردن هەر چۆنێکی بێ بەدەست دەسەڵاتە، چۆنی پێخۆش بێ وای ڕێک دەخا و تازە ئەگەر بە هەر هۆکارێکیش خەڵکیش بێن بەردەم سندوقی دەنگدان، دیسان ئەو مانای شەرعیەت نییە. شەرعیەتی ئەو ڕژیمە ئەو کاتە لە دەست چوو کە دیکتاتۆریەکی بێ سنووریان بەسەر خەڵکی وڵاتە داسەپان. ئەوە وەکو هەڵبژاردنە چەندی هەڵبژاردن شەرعیەتدا بە سەدام و چەندە دۆکەدای بە بەشار ئەسەد، هەر ئەوەندەش لەبەرەوە بەشداریکردن ئەوەڵەن خۆی پێوانە نییە، بارودۆخە واقعەکە ئایا خەڵکە دەتوانن لە ئەو ڕەیەی کە ئازادی ئەو ڕێیە ئیسفادە بکەن، ئەو ڕێیە ئیجازە بکەن و ئازادان ئەویان ئەوە نییە.
بێزگە لەوانە بەڕاستی ینی ئەم دەورەیە بایکۆتەکە جددی بوو ینی بایکۆتەکە ئەو چاو لە ئامارەکانی خۆیان مەکەن ئەوان یعنی ئەوەندە بایکۆتەکە بەرچاو بووە کە نەیانتوانیوە لەوە زیاتر بینوێنن. 26 بۆ قۆناغی داهاتوو پێتان وایە چ کاریگەریەکی دەبێت نزیک مەودا و دوور مەوداش لە نزیک مەودادا ئەرزم کردن وەرەی خەڵکی بردوۆتە سەر لە شاری تاران 26% بە ئەقراری خۆیان و بەوەی کە ئێمەمانان دەیزانین 15% خەڵک بەشداری کردو و ئەوە لە وەختێکدایە کە هەر لە ساڵی 4 ساڵەوە پێش یا 8 ساڵەوە پێش ڕێژەی بەشداری 71% بوو هەر بڵێن ئەوی خۆیان ئێستا ئەقراری خۆیان 40% کەمی کردو نزیک بە 40% کەمی کردو ئەوە نیشان دەدا کە خەڵک بڕوا بەخۆ پەیدا دەکات و دەزانێت کە ئەو دەکرێ ئامرازهایەکی جددی بەکاربێنێ بۆ لاوازکردنی ئەو ڕێژیمەوە بۆ پەلاماردانی هێزولایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵات دەتوانن سوود لەم دەرفەتە وەک خۆت باسی دەکەی لەم دەرفەتە ببینن کە لە ناوخۆی ئێران هەیە بێگومان دەتوانن سوودی لێ بین بەڵام ئێمە نامان هەوێ خەباتی خەڵکی کوردستان لە خەباتی سەراسەری جیا بێتەوە یعنی نەوە دواکەوێ نە زۆر پێشکەوێ بارودۆخی بخۆڵکێنێ کە تێیدا سەرکوتکردنی بتاق بخرێتەوە سەرکوتکردنی ئاسان بێ و نەتەنیا نە بارودۆخی بخۆڵکێ لە حرەکەی سەراسەری ئێران جیا بێتەوە لەبەرەوە ئێمە ئەو هەماهەنگی کە بینی خەباتی ناڕزایەتی و ئەترازی لە کوردستان و لە دەوەی کوردستان هەیە لە هەموو ئێران هێز زۆر بە پێویستی دەزانین و پێمان وایە هێزی شۆڕژگێر و خەباتکار لە کوردستان دەبێ هاوپەیمانانی تەبیعی خۆیان لە ئاستی ئێراندا ببینەوە ئەوانەی کە دەدان بە مافی یاریکردنی چارۆزدادنن ئەوانەی کە نایانهەوێ ئەو داپۆسین و چوسانە وستەمە لە کوردستان بەردەوام پێ دەبێت ئەو هاوپەیمانانە ببینەوە ئەو ناکۆکەی کە چەندین ساڵە لە نێوان هێز و لایەنە کوردەکانی ڕۆژهەڵات هەیە تا چەند کاریگەری خراپی لەسەر ئەدای سیاسی ئێوە هەبووە بەگشتی لە ڕۆژهەڵات و لە ئێران بێگومان زۆر بووە کۆماری ئیسلامی ئێران توانیوێتی لە بازی لە کەلێن و کەلەبەرەکانی نێو هێزە سیاسەکان کەڵک وەربگرێ و خەڵک تووشی ناوم بێهیوایی بکات زۆر زەرەری داوە لەوەی کە خەڵکی کوردستان هەموو زەرفیەتەکانی خۆی بۆ بەدەستێنانی مافەکانی بەکاربێنێ ئەوە بێگومان ئەو زەرەرەی بووە بەڵام بەخۆشیەوە تەجربەی جەماوەر و تەجربەی خودی حزبە سیاسەکانیش خەریکە لەو خۆناغانە دوورمان دەخاتەوە لە خۆناغی ناکۆچیەکان و لە خۆناغی بەرەوڕووبوونەوەکانی نامەسئولانەوە لە ماوەی ڕابردوودا هەوڵێک هەبوو قسە لەبارەوەکرا کۆی هێزولایەنە سیاسەکان لە ژێر چەتری فیدراسیۆنێکی سیاسیدا کۆ ببنەوە ئەو هەوڵانە بەچی گەیشت هیچ ئەنجامێکی نوێ هەیە لە نەجۆرە جۆرەکانی ئۆپۆزیسیۆن لە هەوڵی ئاوەدان ئێمە وەکو هێزی چەپ و کۆمۆنیست لە هەوڵی ئەوەدا هەین لە چوارچەوەی کوردستانیشدا ئێمە پێمان وایە کە دەبێ دیالۆگی سیاسی چڕوپڕ بەڕێوە بەرین ئاگاداری کێشە و گرفتەکانی ناو خۆمان بین لەگەڵ یەکتر بێهێنە گۆڕێ و بۆ ئەوەی کە ڕێگا بۆ جۆرێک لە هەماهەنگی و هاوکاری زۆرتر بخۆڵکەین ئێستا بەخۆشیەوە تا ئەندازەیەک ئەوە چۆتە پێشە هەرچەندێمە لە ناوەندی هاوکاری حزبە سیاسەکانی کوردستان دانین بەڵام ئەومانایەوەنێ کە ئێمە هاوکاریان دەگەڵ ناکەین و بانایەوەنیە کە ئێمە دیالۆگیان بۆشی لە ناو ناوەندەکەیانین ئەمەش دەبێتەوە دەگەڕێتەوە بۆ چەند هۆکاری ئەساسی کە بریتە لەوەی کە هێشتا ئێمە لەگەڵ ئەوان لەسەر ئستراتێژی سیاسیمان ڕێک نەکەوتین ینی بەو معنا لە چ ڕێگایەکەوە دەبێت بچین بەرەو ڕوخانی و ڕژیمە یا بەرەو هەڵ دابینکردنی مافەکانی گەلی کورد و هاوپەیمانانی سەراسەریمان لێک گیان و هەڵوێستمان بەرامبەر بە زۆرێک لە کێشە سیاسیەکان جیاوازە ئێمە لەسەر ئەو باوەڕەدا بووین کە دەبێت لەسەر ئەوانە هەم بە ئەندازەی کافی دیالۆگ بکرێ و هەم خەڵکیش ئامادە بکرێ و ئەگەر وحدەتێک قرارە پێک بێ ئەو وحدەتە زۆر شکەنەندە نەبێ وحدەتێک نەبێ کە بە ئاسانی تێک بچێ و خەڵک تووشی ناوەمێدی زۆرتر بکە ئێمە بەگشتی ئێستا پرۆژەی هاوکاریمان هەیە دەگەڵیان نەک چوونە ژێر چەترێکی دیاریکراو بەڵام ئەوە دواڕۆژی سیاسی ئێران و کوردستان دیاری باشانێ بە ڕاشکایی پێم بڵێ هێز و لایەنە کوردەکان تا ئێستا نەیانتوانی بێ لەسەر هێڵێکی استراتیژی سیاسی ڕێبکەون بۆ سیاستکردن لە ئێران بەگشتی چۆن دەتوانن لە قۆناغی ئایندە بە تایبەت لە دوای ئەم هەڵبژاردنەوە لانی کەم لە ناو ئێران سیاست بکەن
بە بڕای من گۆڕانکاری ناو جەماوەەر کاریگەری دەبێت لەسەر پاراوێز خستنی کێشەکانی ناو ئۆپۆزیسیۆنیش ئەلبەتە ئەو لا شەروایە ئەگەر لە ناو هێزەکانی ئۆپۆزیسیۆنیش کوردیش و غەیرە کوردیش جۆرێک لە هەماهەنگی بێ و تاسی دەکاتە سەر جەماوەش بەڵام ئێستا کێشە و ناکۆچەکان ئەوەندە قوڵ ڕیشەدارن ئەوەندە قەدیمین و لەسەر کۆبوونەوە فشارێکی جەماوەری و زەختێکی جەماوەری پێویستە بۆ ئەوەی کە بەعزە شتێک بخاتە لاوە زۆرشی ئەساسی هەیە کە مەسەلەن لەسەری ئەمە ڕێکنین وەکو مەسەلەن خەباتی چەکداری ئایا ئێستا وەختێتی کە مەسەلەن هێزی پێشمەرگە بنێرین و ناوە شەڕ بکەین ئایا دەگەڵ ڕێفۆرم خوازەکانی ئێران دەبێت ڕێککەوی یا لەبێ ڕێسوایانکەی و لە دژیان بی ئایا هاوپەیمانی لە ناو دەوڵەتانی ئیقلیمیدا چ جۆرە هاوپەیمانانێک بۆ خۆت ڕساو دەکەیت سیاست بەرامبەر بە ئەمریکا و دەخالەتی ئەمریکا و دەستێوەردانی ئەمریکا چییە ئەوانە کۆمەڵێک شتن هەمووی معنای بەکردداری هەنووکەیان هەیە تا لەسەر ئەوانە جۆرێک نزیکایەتی پێگنەیە تاکتیکی سیاسی دروستیش داناڕێژێ بەڵام بە وجودی ئەوانە ئێمە بێهومێد نیم بەڕاستی مەسەلەن بۆ بایکوتکردین هەڵبژاردن هاودەنگ بووین مەسەلەن مانگرتنی گشتی زمینەی خوڵقاوەش بارودۆخی لەبار بووە بە یەکەوە ڕاماگەیاندووە و زۆر شتی دیکەش ئێستاش ئێمە هەر هەوڵی بۆ دێم پێمان وایە تەجربەکردنی ئەوانە و تاقیکردنەوەی ئەوانە ترسی هەموو لایەک دەڕژێنێ ڕێگا خۆش دەکا بۆ وحدەتی گەورەتر زۆر باشە ئەمەوێ لەسەر ئاستی کاریگەری هەڵبژاردنەکان و قۆناغی دوای هەڵبژاردنەکان لەسەر سیاسەتی دەرەوەی ئێران بۆ چون بزانم پێتان وایە هیچ قۆناغێکی نوێ لەسەر ئاستی سیاسەتەکانی دەرەوە ئێران دێتە ئاراوە بە دیاریکراویەوە بەسمە بۆچوونی ئەوە بزانم لەبارەی بابەتی ڕێککەوتنی ئەتۆمی نێوان ئێران و ئەمریکا سەرۆکی کۆماری نوێی ئێران پێتان وایە هیچ شتێکی نوێی پێبێ بۆ ئەو کەیسا لە کاتێکا لە کاتی بانگەشەی هەڵبژاردن یەکێک لە خاڵە گرنگەکانی کە بە گرنگیەوە جەختی لێ دەکردەوە ئەو بووکە بابەتێکی گرنگ دەبێت لە ناو فایلەکەیدا خەڵکی زۆر گرنگ ئەوەیە کە جمهوری ئیسلامی چارەیەکی نییە غێری سازان چە ئەم سۆرە کۆمارە سەر کۆمارێکی دیکە ڕفۆرم خواست بێ بناژۆ خواست بێ هەرچی بێ چارەیەکی نییە غێری سازان دەگەڵ ڕۆژاوە بۆ من پێم وایە دەوڵەتانی ڕۆژاوە بە تایبەت ئەمریکا ئێستا بە هاتنە سەرکاری کەسێک کە خۆی بە توندڕە و بە ئەوە نیشانداوە خۆی بە توندڕە و نیشانداوە بەرامبەر بۆ فشار زۆرتر دێن ئەوان فشار زۆرتر دێنن و چونکە کۆماری ئیسلامی هیچ چارەیەکی نییە بە سازان ئێستا لە جاران زۆرتر زمینەی سازانی دەگەڵ ڕۆژاوەوە دەوێت ئیمتیازی زۆرتر بدە یعنی بە هاتنە سەرکاری ڕئیسی ئەوان لە موقعەتێکدان کە ناچارن ئیمتیازی زۆرتر بدەن ئێستا پێتان وایە دەبێ بیکە یاخود بۆ چونتان وایە کە لە داهاتوێکی نزیک سازشی زیاتر دەکات ناچار دەبێ بیکە چونکە ئەو زەختەی کە ڕۆژاوا هێناوەتی زۆر ڕوخێنەرە ئەو زەختە بە ئاسانی بۆیان تحمل ناکرێت ئابووریان خەریکەدا دەڕمێ و ئەوان هەر غەربیش ئەو وەزعی دژوارەی کۆماری ئیسلامی دەزانێ و فشار دێنێ و ئەوان ئێستا ئامادەیان زۆرترێ بۆ سازان بەڵام مەسەلا وەیە دانێ ئەو سازانە ئاوا نەبێت کە خەڵکی ئێران هەست بە زەعیبوونیان بکەن جۆرێک دەیشارنەوە و غەربیش ڕۆژاواش ئەوە دەزانێ ڕۆژاواش ئەوە دەزانێ و کاراسانی دەکا بۆیان ئەوەی بەلای ڕۆژاوا و مهمە ئەوەی کە ئێران لە نەزەرەوانەوە نەشێوێ ئێران نەکەوێتە بارودۆخێکەوە کە کۆنتترۆل نەکرێت چونکە ئەوان لایەن وایە کە ئێران وکو عێراق نییە و هیچ کام لە وڵاتانە نییە واتە پێتان وایە دەوڵەتانی زلهێس لەسەر ئاستی دنیا دەیانەوێت لە پشتەوە پشتگیری لە مانەوەی ڕژێم وەکو ڕژێم بکەن ئەوەی کە خۆتان پێی دەڵێن حکوومەتی ئێران بکەن بەڵام تەنیا سازشیان بۆ بکەن لەسەر ئاستی دۆسی هەستیارەکان تا ئەو لەحزەیەش باشترین ئالتەرناتیو بۆ بەرژەوەندی ڕۆژاوا هەر ئەو ڕژیمی ئێستاە ئەگەر بتوانن ئەگەر توانی بەیانوە بتوانن ئەوەی کە پێیان دەکوترێ ڕێفۆرم خواست ئەوان بێنە سەرکار ئەوان بکەن بە ئالتەرناتیو ئەوانیان قبول بوو هەر بۆیەشە تا ئێستا نابیندرێ کە ڕۆژاوە ئەمریکا کایەیەکی جددی بە کارتی ئۆپۆزیسیۆن بکە هیچ لایەنێکی ئۆپۆزیسیۆن زۆر مەقبوڵ نییە لایەن لەبەرچی هێزە کوردیەکانیشەوە بە هێزە کوردیەکانیشەوە لە پێش هێزە کوردیەکان هێزە کوردیەکانیش ناکرد لەبەرچی نەک لەبەرەوەی کە مەسەلەن ئەو هێزانەی ئۆپۆزیسیۆن بەرژەوەندی ڕۆژاوا دەکەنە خەتەر لەبەرەوە هەڵسەنگاندنی ئەمریکا و دەوڵەتانی ڕۆژاوا ئەوەیە کە ئەمانە کیفایەت و توانایی ئیدارەی کۆمەلگای ئێرانیان نییە و بەرامبەر بە شۆڕشی داهاتوو بە ئاسانی ڕادەماڵدرێن بۆیە ئەوە نانێ ئەوە بێ ئێستا
بژاردەی یەکەمیان هەر ئەو ڕژیمەیە ڕێگای بۆ خۆش دەکەن نیگەرانی هاوبەشیان هەیە دەگەڵ ئەو ڕژیمە لە ڕوخانی کۆماری ئیسلامی ئەو نیگەرانی هاوبەشە لە سیاستیان دەردەکەوێت ئێستا مەسەرەن هەر لەو دۆڕی هەڵبژاردنە تۆ دەمەشا دەکەی لە حاڵێکدا کە هیچ نەوە ڕێککەوتنێکیان نەکردبوو هەر بۆ یەکتریان دەخوێندەوە یەک دێکوت ئەوە باش چوونە پێشێ پێشرەف حاصل بۆ دیکە بەڵێ پێشرەف حاصل بوو بەڵام لە حاڵێکدا هیچیش نەبوو هیچیان ڕێککەوتن نەبوو ئەوەی کە دەکرێت ژێربەژێرە و جمهوری ئیسلامی ناچارە ئەوەی کە خۆشیان نێوێنەوە پاشەکشەیەکی ئابرومەندانە بکەن پاشەکشی ئابرومەندانە مانای ئەوەیە کە خەڵکی جماوەری خەڵک زۆر لە وردەکاریەکانی تێنەگەن ئێستا ئەوان مەجبورن لە بەعزێک لە دەست درێژیەکان دەستەندازەکانە بە وڵاتانی یەکلیمی وەکو مەسەلەن وەکو لە عێراق لە لوبنان لە فەلەستین لەوانە بکشێنەوە مەجبورن لە سووریا هەر ئێستا خەریکن تقریبا کێشەی ئەسلی بۆ غەرب ئێستا ئەتۆم نییە ئەوەی کە ژێربەژێر دەکرێت ئەوەی کە ڕۆڵەت دەکرێت لەسەر ئەتۆمە گویا سلاحی ئەتۆمی و پیتاندنی ئۆرانیوم کەم بێتەوە زۆر بێتەوە دەبێت لەسەر هەژمونی ئێران لە وڵاتانی دراوسی بە تایبەت لە عێراق و سووریا پێتان وایە قۆناغی دوای هەڵبژاردن ئەو ململانەی نێوان ئێران و ئەمریکا لە سووریا و لە عێراق هیچ شتێکی نوێ دێنێتە ئارەوە یاخود دەچنە قۆناغێکی نوێەوە بە تایبەت کە سەرۆکی نوێی هەڵبژێردرا و لەسەر باڵی تند ئاژۆکان حسابە بێگومان هێژمۆنی ئێران کەم دەبێتەوە بە دوو هۆکار یەک ئەوەی کە لە خودی ئەو وڵاتانش بەرهەڵس بوو پەیدا بوو ئەو تا لە عێراق دەبینیت کنسولگەریەکانی ناوەرتێ بەردن عکسەکانیان دەرسووتێنن پەرچەمەکانیان پێشێل دەکەن ئەو لە لوبنان هەروە لەبەرەوە فەلەستینیەکانیش ئێستا زۆر تەواوەن بە هاوکاری کۆماری ئیسلامی و گرێنەدراون ئەوانش خەریکی سیاسەتی خۆیان پێداچوونەوەی تا دەکەن لەبەرەوە یەکێک بەو هۆکار دووەم بۆ هۆکاری فشاری ڕۆژاوا کە بەسەریانەوەیە فشاری ڕۆژاوەش فشارێکی ئابووری جددیە بۆ کۆماری ئیسلامی بێگومان تاکتیکی نوێ لە ڕساو دەکات بەڵام واقعیەتێکە ئەوش ئەوەیە کە کۆماری ئیسلامی ئێران بە کۆمەڵی کێشەی واقعی لە وڵاتانە پشت دەستورە کە تەنیا کۆماری ئیسلامیش مەربوط نییە مەسەلەن کێشەی حیزبوڵا لە لوبنان دەستکردی جمهوری ئیسلامی نیە خۆی هەیە لە ناخی کۆمەلگاکەدا ئەو شتە خۆڵقاوە عێراق کێشەی شیعە و سونی و ئەو اختلافاتی ناوخۆی هەبوو ئەو سواری بووە لە یەمەن زۆر لە قەدیمەوە کێشەی ئەو فراکسیۆنانی زۆر هەبوو بەڵام جمهوری ئیسلامی توانێتی گەرای خۆی دانێ ئەوەی کە پێم وایە لە داهاتووی نزیکدا جمهوری ئیسلامی ڕەچاوی دەکات فعلەن واز لە کۆمەشی ڕاستەوخۆ بەوان دێنێەوە تەشویقیان دەکات بەو گروپانە کە لەسەر پێی خۆیان ڕاوەستن و زۆر محتاجی جمهوری ئیسلامیە بۆ نمونە حەشی شعبی هانداوە ڕێگا و شوێنی وەکو سوپای پاسدارانی پێشاندا و کاکەوە ئابووری خۆتان دامەزرن ئێستا دەبینی هەر گۆشەیەکی سنووری بەدەستەوەی تجارەت دەکات بازرگایی دەکات هەر دەستەی بۆ خۆی ئابووری خۆی تامین دەکات لە شوێنەکانی کێ شەروە بۆیە ئەوان جمهوری ئیسلامی لە قۆناغی داهاتوودا ناتوانێت کۆمەجی مادیان بکە و هێزش ناتوانێت بنێرێ هەر دەبێت بەو کێشانە پشتدەستور بێت کە لە خودی وڵاتەکانەیە بەڵام چونکە ئەو کێشانە خۆیان واقعین غەربیش دەزانێت کە احتیاجی بە کۆمەک و دەستیارێک هەیە کە ئەوانەی پێدا بمرشێنێتەوە لەبرۆ هەوڵ دەدا کۆماری ئیسلامی لە ڕژیمشی نەیار بکاتە ڕژیمشی هاوکار بۆ چارەسەرکردنی ئەو کێشانش کە لە ناوچەکەدا کەواتە ئیتر لە دوای هەڵبژاردنەوە چاوەڕی ئێرانێکی نوێ بین بە تایبەت لەسەر ئاستی سیاسەتی دەرەوە و بە دیاریکراوتر لە عێراق و سووریا بە بڕای من بێگومان گۆڕانکاری دروست دەبێت لە عێراق و لە سووریا تا ئەو جگای کە بە سیاسەتی کۆماری ئیسلامی ئێران مەربوطە لە سووریا هەر ئەسڵەن رووسیە خەریکە ئێران دەردەکە ئیسرائیل خەریکە ئێران دەردەکە هەر بە زەبری ڕاستەوخۆ لە عێراق ناچاری دەکەن بەوەی کە پاشەکشە بکە بێگومان دەورەیەکی نوێ دەست پێ دەکات بەڵام مەسەلەی ئەسلی ئەوەیە کە کۆمەلگای ئێران وها لە حاڵی تەقینەوەدایە و اعتراضات ئەوەندە زمینەیان بۆ خوڵقاوە ممکنە کۆماری ئیسلامی فرسەتی زۆر پەیدا نەکات تا بە هێدی بتوانێت لەم قۆناغەوە وازێتەوە بۆ قۆناغێکی دیکە بەڵام دەگوترێت تاوەکو خامنەئی مابێت سەرۆک کۆمار هەر کەسێک بێت لە هەر باڵێک بێت سەرۆک کۆمارێکی ئەگەر لە نێوان دووکەوانەیە وشەکە بەکاربێنم کارتۆنیە کەواتە بۆچی هێشتا خامنەئی ماوە ئێوە پێتان وایە کە ئێرانێکی نوێ دەبینین لە دوای هەڵبژاردنەوە
گرتێکی ویددیۆیی هەیە لە ڕفسنجانی بڵیان کردە لە ڕۆژانە زۆر بە ڕۆنی وەڵامی ئەو پرسیارە داتەوە لەم گرتە ویددیۆیەدا لە کوڕەکەی خۆی لە ڕفسنجانی دەپرسێ بۆچی سەلاحەتی تویان ڕەت کردەوە پێی دەڵێ ڕۆڵەجان سەلاحەتی من شورای نیگەهبان و ڕەهبەروانە ڕەدیان نەکردۆش سەلاحەتی من دەستگا ئەمنیەتەکان و سوپای پاسداران ڕەدیان کردەوە لەبەر ئەوە ینی دەمەوێت بڵم دەسەڵاتی واقعی بە خامنەی نییە خامنەی فقط بەیانی دەکات وتەبێژیانە دەسەڵاتی واقعی بە سوپای پاسدارانە و بە دەستگا ئەمنیەتەکانە و ئەوانش زۆرم تا ئێستاش منسەجم بەڕێز ئیبراهیم عەلیزادە سکرتێری کۆمەڵە سوپاس بۆ ئەو دەرفەتە لە کاتمان گرت سپاس بینانی بەڕێز بۆ ئێوەش کاتێکی خۆش هەر شاد بن.